بۆ ڕای گشتی ڕاگەیەندراوی تێکەڵبوونی یەکێتی شۆڕەجێرانی کوردستان لە پارتی ئازادی کوردستاندا لە بڕیارێکی مێژووییدا یەکێتی شۆڕەجێرانی کوردستان یەکبوونەوەی خۆی لەگەڵ پارتی ئازادی کوردستان ڕادەگەیەنێ. هاو نیشتمیانانی خۆراگر لاوانی نەتەوەخواز بنەماڵەی سەربەرزی شەهیدان حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی گەورە لە پاش تاوتوێکردنی هەلومەرزی هەستیاری ناوچەکە و کوردستان و دوابەدوای چەندین کۆبوونەوە بە سەرنجدان بەو ئەرکەنەتەوەیەی کە مێژوو لە بەهاری ساڵی 1991 بە ئەستۆی نەوەی نوێی خەباتکارانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئەستارد و میکانیزمی یەکێتی شۆڕژێرانی گەلی کوردستانی بۆ خوڵقاند لە پاش بە خۆداچوونەوەیەکی عەقڵانی و هەست بە بەرپرسیارەتیکردن لە بەرامبەر گەلەکەمان و ڕۆحی شەهیدان و بنەماڵەی سەربەرزی شەهیدەکانمان گەیشتینە ئەو ئاکامەی چیتر درێژە بەو دوو بەرەکیە نەدەین کە 10 ساڵە لە ئارادایە و لە بڕیارێکی مێژوویی و بوێرانەدا تێکەڵبوونەوەمان بە پارتی ئازادی کوردستان ڕادەگەیەنین. ڕابردووی نزیک بە 3 دەیە خەبات و قوربانیدان ئەوەیان سەلماند کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە حەق تەنها ئەم ڕێبازە بووە کە لەسەر بنەمای بیری نەتەوەیی و تووڕدانی ئێرانچێتی و کوردستانی بوونی ڕاستەقینە بە ئامانج و استراتیژی سەربەخۆیی و بە دەوڵەتبوونی کوردستان هەر لە کاروانی ئاڵاوە سنوورە دەستکردەکانی کوردستانی گەورەیان بەزاند و تێکۆشەرانی ڕیزەکانیان لە کەرکووکی دڵی کوردستانەوە تا شنگالی ئێزیخان و لەوێشەوە تا ئەرجە و هۆلی و سەرێکانی و قامیشلووی جگەرخوێن و تا کۆبانی هێمای بەرخۆدانی کوردستانیان ئارەقە و خوێن و جەستەی خۆیان خەڵاتی نیشتیمانە بەرین و داگیرکراوەکەیان کرد و بەمەش پەیامەکەی پێشەوا قازی و سەرکردە سەعید یەزدانپەنا کە دەیفەرموو حیزبە تێکۆشەرەکەمان دێتە مەیدان تا شەڕی 4 دەوڵەتی داگیرکەری کوردستان بکات بە ئەنجام گەیاندووە. بە سەرنجدان بەو مێژووە پڕ لە سەروەریە و بەو ئاگاهی و ڕاستیەی کە ئێمە زادەی یەک مەکتەبی فکری و سیاسین بە ناڕەوامان زانی کە درێژە بەو دوو بەرەکیە بدەین و لە پاش هەڵهێنانەوەی هەنگاوی پێویست و بەکردەوە دەرکەوت کە پارتی ئازادی کوردستانیش بە هەمان نەفەسەوە دەڕوانێتە هەڵوێستەکەمان و پێشوازی لە بڕیارەکەمان دەکا کەوابوو بە پێویستمان نەزانی کە چیتر پرسی گرنگی یەکبوون دوا بخرێت. ئەزموونی گەلانی بندەست و نیشتیمان داگیرکراو ئەوەیان سەلماندووە کە چەندە هۆکاری دەرەکی بەهێز بێت بۆ گەیشتن بە مافی دیاریکردنی چارەنووس ئەوەندە و بگرە زیاتریش هۆکارە ناوخۆیەکانن کە گەلانی بندەست لە گەیشتن بە مافە سیاسیەکانیان دوور یان نزیک دەخەنەوە کە گرنگترینیان یەکریزی و لە یەکسەنگەردابوونی خەباتکارانی ئەو گەلەیە. ئێمە بەو پەڕی سەربەرزی و شانازیەوە دەبینە پێشەنگی وەلانانی پرش و بڵاوی و دووبەرەکی بۆ ئێمە سەردەمی ناکۆکی بۆ هەمیشە بەسەر چوو. ئەوەی لە کەلێنی ناکۆکی و دووبەرەکیدا لە نێوانماندا ڕوویدا و گوترا و نووسرا زادەی دەمی ناکۆکی و دووبەرەکی بوو تێپەڕی و هەرگیز لای لێ ناکەینەوە. گومان لەوەدا نییە کە چەندە ڕێبوارانی ڕێگای سەربەخۆیی کوردستان بەم هەنگاوەشا دەبن دوژمنانی کوردایەتی و سەربەخۆیی کوردستان زیاتر دڵتەنگ و خەمبار دەبن. هیوادارین ئەم هەڵوێست و هەنگاوە مێژوویەمان ببێتە هاندەری هەڵهێنانەوەی هەنگاوی بەکردەوەی یەکگرتنەوەی سەرجەم ئەو حیزبانەی کە لە یەک دابڕاون و هەروەها ببێتە مایەی بەرەو پێشچوونی پرسی بەرەی کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان. کۆمیتەی